لە کۆبوونەوەی ڕایشکاری ژنانی کوردستان ژنانی هەر چوار بەشی کوردستان گفتوگۆیەکی فراوانیان کرد لەسەر ڕەوشی ژنان و دەستنیشانیان کرد کە کوردستان لە ڕۆژی ئەمڕۆماندا هەم بۆتە ناوەندی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم لە ئاستی گلۆباڵدا بۆتە ناوەندی قەیرانی وڵاتانی جیهان. ژنانی کورد نەک تەنها لە ئەنجامی سیاسەتی هێزە داگیرکارەکان بەڵکو لە ناوخۆشدا لە ئەنجامی سیستەمی دەسەڵاتدارێتی نەریتی خێزان عەشیرەت بەکارهێنانی ئاین و عەقڵیەتی پیاوسالاریەوە ڕووبەڕووی ستەم و جۆرەکانی تووتیژی بوونەتەوە. تەنها لەبەر ئەوەی ژنن لە کاتێکدا ژنانی کورد بۆ ئازادی و ژیانێکی شکۆدار خەبات و تێکۆشانیان کردووە. بەڵام سەرەڕای هەموو ئەو توندوتیژیانە تێکۆشانی ژنانی کورد سەرەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سەرانسەری جیهانیش هیوا و ئومێدی بەسەرجەم ژنانی جیهان بەخشیوە. بەداخەوە لەسەر ئاستی گشتی کوردستاندا تا ئێستا زەهنیەت و بیری پیاوسالاری و دواکەوتووی بوونی هەیە کە بەهۆیەوە کوشتنی ژنان، ناوزڕاندن و ناشتینکردن و بە کەم سیرکردنی کاری ڕێکخراوەکانی ژنان و تەنانەت مرۆڤە چالاکەکانی کار بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی ئازادی و یەکسانی و سەروەری یاسا دەکەن ژیانیان دەکەوێتە بەر هەڕەشە و مەترسیەوە. ئەم کۆبوونە ڕایشکاریەی ژنان بە وردی و بەرپرسیارانەوە و بە شێوەیەکی بەرفراوان تاوتوی کێشەکانی ژنانی کرد لە ڕووی یاسایی، کۆمەڵایەتی و سیاسیەوە. لە ئەنجامدا ژنان هاوڕابوون لەسەر ئەم خاڵانەی خوارەوە. یەک، پێویستە ژنانی کورد و کوردستان بە یەکگرتووی و یەکگرتنی خۆیانەوە ئەو سنوورانە ببەزێنن کە لە بەردەمیانە دانراون لە هەموو بوارەکاندا. دوو، پێویستە ژنانی باشوور، ڕۆژئاوا، باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان خۆیان بە بەرپرسیار بزانن لە بەرامبەر یەکتر و لە ڕێگای سیاسی و کۆمەڵایەتیەوە پێداگیری لەسەر دیالۆگی ناوخۆیی بکەن. سێ، داکۆکیکردن لەو ژنانی کە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە بەهۆی توندوتیژیەکانەوە ئەرکێکی ئەخلاقی و ویجدانیە و پێویستە بە هەڵوێز وەرگرتن هەیە. چوار، دەبێت ژنان دەنگ و فشار بن بۆ سەرجەم پارت و لایەنە سیاسە کوردیەکان کە وەک ئیرادەیەکی سەربەخۆ بناسرێن و دەرفەت بڕەخسێنن بۆ بەشداری ژنان لە گفتوگۆ نەتەوەییەکان و هەموو بوارەکانی دیکە. پێنج، پاراستنی ژنانی ئێزیدی لە شەنگاڵ ئەرکی سەرەکی ژنانە کاری بۆ بکەن بەهۆی ئەوەی کە تا ئێستا برینی ژنانی ئێزیدی ساڕێژ نەبووە. شەش، ڕاوێژی ژنانی بانگەوازی سەرجەم کورد و کوردستانیان دەکات وەک ئەرکێکی نەتەوەیی کار بکرێت بۆ ئازادکردنی ژنانی ئێزیدی و پێکهاتەکانی تر کە تا ئێستا بێسەر و شوێنن. حەوت، بۆ پاراستنی خەڵک و نیشتیمان پێویستمان بە یەک هەڵوێستی هەیە و پێش هەموو کەسێک پێویستە ژنان لە دەستکەوتەکانی گەلەکەمان بە خاوەن دەرکەون. هەشت، بانگەوازی سەرجەم ژنانی جیهان و ڕێکخراوەکانی ژنان دەکەین لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتانی داگیرکەری کوردستان هەڵوێست دەربڕن و پشتگیری لە خەبات و تێکۆشانی ژنانی کورد بکەن. نۆ، بانگەوازی سەرجەم ژنانی هەر چواربەشی کوردستان و هەموو ڕێکخراوەکانی ژنان دەکەین بۆ دۆزینەوەی میکانیزمێکی هاوبەش سەبارەت دەستەبەرکردنی مافی یاسایی ژنانی کورد. دە، سازکردنی کۆنفرانسی ژنانی کوردستان. یانزە و کۆتایی، وەستانەوە لە دژی ناشتینکردنی کلتوری کوردی کە بە پلان و لە ڕێی میدیا نابەرپرسەکان و نەیارانی کوردەوە کاری لەسەر دەکرێت. یەکێتی ژنانی کوردستان و کۆمیسیۆنی ژنانی کەنەکە لە باشوور 12/3/2022